فستیوالی فیلمی کوردی هامبورگ یەکێکترە لەو فستیڤالانەی کە بە خۆشحالیەوە ساڵانە دەرفەتە بۆ چەندین سینەماکاری بەتوانە کە بتوانن لەنێو ئەم فستیڤالەیە بەشدار بن. ئەم ساڵ سیانزەیەمین خۆری ئەو فستیڤالەیە بەڕێوەچوو ئەچمایە لای بەڕێز ڕەوەن جەواد کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ڕاگەیاندنی فستیڤالن و ڕاستەوخۆ لەگەڵ من. کاکڕەوەن سڵاوی لێ بێم، کاتت باش بێ. باز بۆ بەڕێزێ پێم خۆشە باسێک لە سیانزەیەمین فستیڤالی فیلمی کوردی هامبورگ بکەین کە پلانەکان چۆن بوون و ئەم ساڵ چۆن بەڕێوەچوو. ئەم ساڵ وەکو ئەو ساڵێک کە ئۆکتۆبەر کە پلانی لە کۆی فیلم قبول کرد. دەنگی من دێت؟ بەڵێ کاکڕەوەن، دەنگی من هەیە؟ بەڵێ دەنگت هەیە، فەرموو. بەڵێ 28 فیلم ڕۆژدا کرد و پلانێکدا لە دوو سینەمای شاری هامبورگ وڵاتی ئەڵمانیا. یەکەم ڕۆژ مۆسیقای کورد بە مۆسیقای دەستمان پێکرد چەند کۆمەڵێکی کوردی باکوورەوە هات باکووری کوردستانەوە و دواتر بە خەلیل دەستی کردەکەی فستیڤالەوە ساڵ سێزدەهەمین فیلمی دواتر ێکی زۆر لە پارچە کورد ئەوروپا و دواتر وێنەکانیش ئامادە دەبن کە جێگای بینەرێکی یانی و هەم بەڵێ دیارە بڕگەیەک لەو بارەوە ئامادەیە پێکەوە لەگەڵ بینەرانە بینەری بڕگەکە بین و دواتر گفتوگۆکانمان بەردەوامی پێین. من میهرەبان عەبدوڵڵا، نوێنەری فستیڤالی فیلمی نێودەوڵەتی سلێمانیم. ئامادەم لە سێزدەهەمین خولی فستیڤالی فیلمی کوردی هامبورگ. ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤالەکە بوو، خەڵاتەکان دابەش کران. فستیڤالێکی جوان و کوردیانە بەڕێوەچوو بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاتر. Ez Cengiz'e derhenere filmi Ayşe. İro ez korta filmi Ayşe Hamburg'da kazanmıştık. Nika ez kaderno Hamburg derno gelek spas. بله فستیوالا ما قدیا براستی ما فستیوالی که تیرو تیجی ام فستیوالا خود قدان مخالات خودان یعنی براستی فستیوال پرن ناو فیلم سازان و تماشاوانان اف فستیوال بیشتر هی خودتر هی مزنتر بیش ورکو درد خو ام درد خو کل خو برخدان خو ایش خو بریا سینمای بریا فیلمان بگینه دنیای جبر کو فستیوال ما مزن بن و تماشاوان جگلک آریکریه کی مزن بن فستیوالا فیلمین کردی یعنی فیلمین کردی تماشا بکن رخنه بین زمان. راستیانی سرفرازم کویرو د سینمای اروپا د کوم کارون ایش و جانا جواتا کرد نحقیا کل گله کرد به نحقیا کل جنا کرد به کوم ایرو بدان فیلمانی زمان سرفرازم ئیساڵجی ئەم هاتن داویە فستیڤالە خوێ لە ناوە هەفتیکێدا مە پر فیلمێ خۆش و گەشت نیشاندان 28 فیلم مە نیشاندان براستیش کە تەماشەوان نێمە پر باش بوون و تمامێ فیلمێمە تشی سینەما تشی کردن بەرەوەیەکیشکەم پر کێف خۆشن ئەس باوەرم
فستیوالا فیلم هامبورگ ایگو هاتن تماشا کردن که خوشی چونه مالی خوا و حتی سال کدیجی که به جوش که خوش و گش عمل بنده فستیوال بن میسا فستیوال خود مخالات تن از یک جوری دجی بوم از ویسی آلتای و آهو öztürk براستی من پر زحمتی کشانش برگو فیلم پر باشه بود فستیوالی ده از دوریم چکتر جوار شبک باش خوازم برنامه سیزدمین فیلم فستیوالیا هامبورگی براستی جی از گلک کیف خوشم لأوروپای فیلم کردی تین وشاندنه بەڵێ کاکراوەن دووبارە ئەگەڕێمەوە لای بەڕێزت پێم خۆشە بزانم ئەو فیلمانی کە بەشداریان کردبوو چ جۆرە فیلمە سینەمایەکان بوون واتە لە هەموو جۆرەکان بەشداریان کردبوو توانێن کێبڕکێ بکەن و ببنە خاوەنی خەڵات؟ بەڵێ لە وەکە فیلم هەر چوار پارچە فیلمیش بەش فستیڤاڵان ساڵ شاڵی و هەموو بەردەوام پارچەی کوردستان پارچەی کوردستان فستیڤاڵ و پێش لا 28 فیلم هەڵبژێردرا بوو لە بەڵێ ئەم ساڵ سیانزەیەمین خولی فستیڤالەکە بوو چ جیاوازیەکێ بوو لەگەڵ ساڵانی ڕابردووە و پلانەکان وەکو ئەوەی کە کارتان بۆ کردبوو هەمووی جێبەجێکرا؟ بەڵێ ئەوەی کە کارمان جێبەجێ وەکو هەر نیاژ هەموو کوڕین بێت بەردەوام ئێمەمان کردووە سینەمای کوردی هەموو ساڵێدا لە ئەو شاری هەم بناسیێنین سینەمای کوردیەوە بینان بە هەموو بەڵێ کاک جەواد سوپاس بۆ زانیاریەکانت بەو هیوایم کە ئەم فستیڤاڵە ساڵانی ئایندەش بەردەوامی هەبێت ئەگەر شتێکی ماوە فەرموو کاکڕەوەن ببوورە فستیڤاڵە لە ژن ژیان ئازادی شتێکی زۆر کە ژنانی ئەمڕۆ ئەم دەکرێن دەدرێن ئەم ساڵ لەژێر دوشمی ئازادی بوو سوپاس بۆ بەڕێز ڕەوان جەواد ئەندامی لیژنەی ڕاگەیاندین سیانزەیەمین فستیڤاڵی فیلمی کوردی هامبورگ کە ڕاستەوخۆ لەگەڵ ما بوو.